من ئەمڕۆ لە ناو بازاری شاری سلێمانیە ئەم جێگەی کە من لێرەم دوکانی شیرینە جۆرا و جۆرەکان و ئەو چەرەساتە جۆرا و جۆرانەیە کە ئێستاوە هاوڵاتیان با بڵێن بۆ ئامادەکاریەکانیان بۆ نزیک بوونەوەیان لە جژنی ڕەمەزانی پیرۆز دێنە نێو بازار بۆ کڕینی جۆرێک لەو خواردەمەنیانە کە ئێستا ئێمە با بڵێن لە ڕابردووە تاوەکو ئێستا و کوونەریتێکی کوردەواری وەرا هاتوین کە بۆ نمونە لە کاتی بۆنەکانە بە تایبەتی بۆنێکی وەکو جژنی ڕەمەزان وا ئەکەن کە خەڵک دوو هەفتەیەک لە ڕابردووە مانگێک پێش ئەوەش خۆیان ئامادا کرد بەڵام لە ئێستا بۆی سەرقاڵی و با بڵێن سەرقاڵی هاوڵاتیان و مەشغەڵەتی ژیانیان دوو هەفتەیەک یەنە نێو بازار بۆ کڕینی جۆرێک لەو پێداویستیانی کە لەو ڕۆژەیە ئامادەکاری بۆکەن جا لە خواردنی بەیانیان بێت کە بۆ نمونە وەکو نان و چیشتی بەیانیان و جاجاریشتن شیرینێکی جۆرا و جۆر دەست من ئەمڕۆ باسی ئەو شیرینە جۆرا و جۆراناکەم کە ئێستا لە نێو ئەم دوکانەیە بەردەستە بۆ زانیاری زیاتر من ئەچما نێو دوکانەکە ئەگەر کاگڕێباس لەگەڵم بێت ئەبینین هاوڵاتێکی زۆر هاتوونەتە ئێرە بۆ کڕینی جۆرێک لەو شیرینیانی کە با بڵێن لە کۆنەوە تاوەکو ئێستا هاوڵاتیان گرنگیان پێیا و هەمووی ڕەنگێکی زۆر جوانیان هەیە هەموو شێوەیەکی زۆر جوانیان هەیە ئێمەش وەکو کلتوری خۆمان ئەو دابوونەریتە ئەپارێزین کە هەمیشە پێشوازیەکانمان بۆ میوانداریەکانمان کە کەسێک یەکتە ماڵەکەمان هەوڵ بین بە شازێکی زۆر باش میوانداری بکەین ئەم دایە لێرە دایگیان سڵاو لێرە تو بەیانی دوات سلام شانە باش زۆر سپاس بۆ تۆ بۆچی ئەمڕۆ هاتوویتەتە ناو بازار وڵا هاتی من تەناو بازارەوە بگەڕێم شتی جەژن کڕم باشە دایگیان بە حکمی ئەوەی ئێوە لە ڕابردووە تاوەکو ئێستا تەمەنێکی باشتان بەڕێ کردووە لە ساغ و سەلامەت بن پێم خۆشە بۆم باسکەی لە کۆنەوە تاوەکو ئێستا ژنانی خۆمان چۆن خۆیان ئامادەکەن بۆ بۆنەکان بۆنێکی وەکو جەژن جاران مانگێک دوو مانگێک خۆیان ئامادا کرد لە ئێستاە چۆنە پێ وایە ئێستاش ئەو خاتونانە بە شازێکی زۆر باش خۆیان ئاماداکەن و یەنە ناو بازار بۆ کڕین پێداویستیەکان پێم وایە ئێستا زیاتر خەڵک گرنگی بەوەدا کە خۆی ئامادە بکا بۆ جژن ئەوستا زۆر ئەوەنە وانە بوو کە خەڵک خۆی بۆ ئامادە بکە تقریبان هەر هەفتەیە پێش جەژن بوو ئەو هەفتە پێش جەژنە بۆ نمونە پێشان مناڵ داوای جلێ کرد ڕۆیشتی کوڕبە جلی کوڕانە کچبە جلی کچانە بۆتە دادورین و بۆ حازرەکە دوایە کەوتە سەر بەزمیەوەی کە چەرەسات وەکو شیرینیەکان وەکو فاسۆلیا و گۆشت حازرکردن وەکو ئەو بەرنامانەی بەرنامەماندانە هەفتەیە پێش ئەوە ئیتر ماڵمان ئامادە کرد ماڵمان پاکە کردەوە ماماندا گرسان ماڵمان جوانە کرد ئامادە بووین بۆ میوان هەموو قوڵەکانمان ئەکڕی کامەی زۆر خۆش باید تێکەڵمانە کرد تێکەڵمانە کرد کامی زۆر جوان باید تێکەڵمانە کرد لە هەموو نەوعێمان و بە هەرگیدنەوە ئێتانێ بە چەرەسەکانمان تێکەڵا کرد ئیتر بە خۆشحاڵیەوە میوانەکە ڕۆژی جەژن زۆر دڵخۆش بووین لە هەموو نەوع شیرینی و شەرەسات و خواردنێدامانەوە زۆر لە میوانەکانش کە هاتنەمانەوە بێنانیش پۆن نەڕۆنەوە جاوەکو ئەوی کە هەش بۆ لە ڕابردووە تاوەکو ئێستا جۆرێک لە خاتونەکان یاخو زۆر بیان وەکو ئەوی کە من با بڵێن کەسانی تر گێڕایانەوە با بڵێن نەنکوان یاخود دایە گەورەمان باسییان کردووە کە بۆ منە مانگێکیش پێش ئەوە ڕەنگە هەر خۆیان ئامادە کرده بێت یعنی لەبەر ئەوی بۆنەکە زۆر تایبەت بۆ بۆلایەن بابینە سەر ئەوەی باسی شیرینیت کرد تۆ بە حکمی ئەوەی لە ڕابردووە شیرینی زۆر جۆرا جۆر ڕاست ئێستا بوو تامە جیاوازانە هاتۆتە نێو بازار و ئەبینی لە نێو دوکانەکانە بوونیە بەڵام شیرینەکانی جاران جیاوازیە بوو تۆ حەزەکەی چ جۆرە نقوڵێک چ جۆرە شیرینیەک کڕێت بۆ پێشوازیکردنی ئەو میوانانی کە لە یەکەم ڕۆژی جەژن یاخود لە دوو ڕۆژەکانی تریشە یەن سەردانتەکە وەڵای هەوڵم کام شیرینەی زۆر خۆش بێ ئەگەڕم کامەی زۆر جوان بێ کام چەرەسەر زۆر جوان بێ بە جوانی ڕازیانمەوە دیاریم نەکردەوە بەڵام کامی ئەگەر ڕم کامی زۆر جوانە هەڵی ئەگرم تێکەڵیەکەم شیرینیەکە بوو تۆ پێشتیش قسەمان کرد بەیەکەوە وتە شیرینیەکە بۆ لە ڕابردووە زۆر بەکاریانانەوە کام شیرینی و حەز لێ وەکو نقڵ وەڵاهی وەکو نقڵ چکلێتەکان چکلێتەکان بە هەبوو تامەکانیان نەوعێ هەبوو نازانم بڵێم چۆن بوو ئەم سەرەکەی بادرا کاغەزەکەی سوور بوو بەلای منەوە تامەکەی زۆر خۆش بوو نازانم ناوەکەی نازانم بڵێ ئەو نەوە نقڵی مینۆ هەبوو یعنی ئێستا ئەوە خۆشترین تام بوو بە لامانەوە نقڵی مینۆش هەبوو ئەوەیشمان تێکەڵە کرد ناڵم نەهان نەوەیە
بەلامانە خۆش باەت یەکەڵمانە کرد باشە دایگەانی سابە بینە لەم چرە ساتانە کاگڕێباز ناوبەناو وێنەکانە گوازێتەوە ئەمە بۆ شەوچەرە زۆر گرنگیان پێیاوە هاوڵاتیانی ئێمە ئەم چرە ساتانە چۆن گرنگی پێی حەزەکە یەک جۆر لە چەرەزبەری یان چەند جۆرێک تێکەڵ بکەیت و چەند جۆرێت تێکەڵ کرێت وڵی من ئەمەم حەز لێیە ئەوەم حەز لێیە لەوە هەردا ئەنێم لەمانە حەبەت پێ حال هەمووی داعانێم لە ناوکە کولەکە داانێم هەتا گوڵە بە ڕۆژش هەمووی داانێم بە جیاجیا هەمووی داانێم شیرینیەکانیش ئێستا لێرە با بڵێن چەند شیرینیەکی جیاوازمان هەیە ئەمانەش خانمەکە بەڕێزەکانمان بۆ ڕازانەوەی سەر مێزەکانیان ئەیانوێ چەند میوەیەکی وشکراوە دایگیان لەگەڵم بێ چەند میوەیەکی وشکراوە یاخود چەند با بڵێن ئەم بابەتە وشکانەش هەیە هەنجیر میوە وشکراوەکانن لەگەڵ شیرینەکانە دایانێ ئەمە چۆن ئەبینی ئێستا کاچیتە ماڵان جۆرێک لە با بڵێن دیزاینێکی جوان ئەبینی لە ڕازانەوەی ئەو شیرینیانی کە لەسەر مێزەکانە ئێستاش بوونی هەیە کاچیتە ماڵان بۆ میوانداری بەڵێ ئەرەوەڵا بوونی هەیە وەکو هەنجیری وشک وەکو ئەم تامە زۆر بەلای منەوە خۆشەوە تامە ئەوەی خوارەوە تامم زۆر بەلاوە خۆشە ئیتر ئەمانە بۆ جوانیە بۆ ڕازاندنەوەی سەر مێزەکانە ئەمانە بۆ ڕازاندنەوەی سەر مێزەکانە هەتا من قەیسیش دانێ قەیسیشەوەی سالێرش بەردەسە قەیسیشێکێکە با بڵێن لەو شیرینانی عفو ڕۆیتە پێش سپاس دەکەم یەکێکە لەو شیرینیانی کە هەمیشە هەنتامێکی خۆشیە سوودێکی تەندروستی باشیە بە پێ توێژینەوەکان ئاماژەی قەیسیش و هەنجیریش داانێم نقلەکانیش حەزم لەو تامەیە بە زۆری ئیتر ئەو تامەی کەشن هەر حەز لێ ئیتر ئەوانەی کە مێزەکەم جوانەکە ڕازیانمەوە تێکەڵ یەکەم لە هەموو یەکردم پێیان بچێ بۆ کچان و ژنانی ئێمە کە بتوانن زیاتر هەوڵ بن کچان و ژنانی ئێمە هەڵبن زیاتر لە بۆنەکانە بە تایبەت بۆنێکی وەکو جەژن ئەم جیلی ئێستا ڕەنگە تااقەت و حوسڵەیەکی وایان نەبێت زیاتر ئەرکومانتبوونەکە کەوێتە سەر با بڵێن دایکی ئەو ماڵە یاخود با بڵێن یەکێکەیە کە سەرپەرشتی ئامادەکاریەکانی جەژنەکە پێ دوای ئەم جیلەی ئێستا تااقەتیان ڕازانێن بابەتانیان هەیە وەڵاهی پێم وایە پێم وایە تااقەتیان هەیەرەوەڵە من خۆن ئێستا بەم تەمەنەوە تااقەتم لێ هەیە مێزم بە جوانی بەڕازیانەوە وەکو جاران زیاتریش تەمەنیشم لەسەری 6 ساڵەوەی یەخواتە من درێژ بێشەڵا ئەجا بە باسیش لەوە بکەین کە ئێمە جۆرێک لەو شیرینیانی کە هەمانە باس لە قەیسی کرد قەیسی زۆر زۆر تامێکی خۆشی هەیە بۆ شیرینیەکان ئێمە گرنگی پێین با من بێمە ئەم دیەوە بۆ شیرینیەکان زۆر گرنگی پێ ئەین کە لەسەر مێزەکان دایبنین و بەیانیانیش کە بۆ نمونە چێشت و نان دروست ئەەکەین ئێمە شلەی فاسۆلیامانێ شلەی قەیسیمانەیە تۆ چۆن و قەیسی ئامادەکەی پێم خۆشە تۆ بە ئەو ژنێکی قەیم وەڵایی ئەو قەیسیە ئەی کوڵێنم نایڵم تێکچێ لەسەر ئاگرێکی کەس شلەی کوڵێن و نایڵم تێکچێ ئەجا گۆشتێکی جوانی بۆ کوڵێنم تێکەڵ یەکەم شمیشی تێ ئەەکەم پیازی تێەکەم تا بۆ ڕۆی تێەکەم بە خۆشی ئەیکەم بە یەک قەیسی و گۆشت لەگەڵ فاسۆلیا و گۆشتە یەخوانشان دێت ئینشەڵا بۆنێکی زۆر تایبەت بەڕێکان دەسەکانە خۆش بێدایژەیە دوو برنجیش لێنێم دوو برنج لێنێم برنجی خڕۆ برنجی درێژی لێنێم ئیتر ئێڕازێن بەدڵی خۆم تا تااقەتم بێ لە جەژنانە هەتا زۆر جار باوکی مناڵەکان ئەڵێ تو بۆ خۆ هیلاکەکەی ئەڵێم ڕۆژێکە وەڵای حەزەکەم بە جوانی لە بە هەموو شێوەیە ماڵەکەم بڕازێنەوە دووبارە نابێتەوە یاخود ئێمە بخوردا ئەنین مۆمی تایبەتدا ئەنین ئەمە هونەری تێکی بە خۆ داگیرسێن بە شەرتی خۆشم ڕەبۆمە تەغانە فەستە بم بەس هەر بۆ بۆنی ماڵەکەم داگیرسێن دەستەکانە خۆشدایگیان هەمیشە لە خۆشی و جەژنابیت و جەژنێکی خۆش بەڕێکەی لە ئێستاشەوە جەژنە پیرۆز بێ سپاس بۆ تۆ دایگیان بەڵێ کۆم خاتونە ئاماژەی بەوە کرد کە ژنان لە ڕابردوو تاوکو ئێستا گرنگێکی زۆر تایبەت ئەیان بە تەواوی ئەو خواردانەی کە لە جەژنەکانە گرنگی پێێنێنە نێو بازار زۆر جان ڕوونکردنەوەی یاکە ئێستاش ئەمجیلەی ئێستا بە خۆشحاڵیەوە لە نێو ماڵەکانیان زۆرینەیان گرنگیان بەوەی کە سەرمێزەکانیان دیکۆڕیشنێکی جوانی هەبێت یاخۆ ڕازانەوەیکی زۆر جوانی هەبێت ئەم کاکەیەش لێرەیە سڵاو لێبێت فەرموو بێتە لای من سڵاو لێبێرم کاتەوە هەموو کاتێکە باش بەڕێزی بەڕێزە مەمنون زۆر سپاس تۆ وەکو پیاوە ڕێکی پیاوانی شوێرگرین تۆ لە بۆنەکانە تا چەندە حەز ئەەکەی نێو ماڵەکەت بە خواردن و شیرینە جۆرە و جۆرەکان بڕازێنیتەوە ئەمە زیاتر خۆت ئامادەکاری بۆ پیا خێزانەکەت وەڵایی زیاتر هەر بە هاوکاری هەردووکمان ئایتر زۆر جار هەیە
ئەگەر مەجال نەبێ هەر خۆم بە تەنیایمە بازار شتەکانە کڕم ئەگەر مەجال هەبێ و کاتێکە گونجاو بێ هەردووکمان بەیەکەوەین بۆ شتکڕینی جەژن بەڵێ بەپی ئەوەی کە هەیە کە بۆ نمونە بەیانیانی جەژن بەڵێن پیاوانی گەڕک کۆ ئەبنەوە ئەچن سەردانی نێو ئەو ماڵانە ئەکەن کە بۆ پیرۆزبایی جەژن و جەژن پیرۆزان لێکرۆن نقڵەکیش هەڵەگرن لەگەڵیە تۆ کاچیتە ماڵە دراوسەیەک حەز ئەەکەی با بڵێن شیرینەکەیان ئەو نقڵە چۆن بێ حەز لە چ تامێکی حەزم لەوەیە یعنی نقڵەکان فرێژ بێ شتێک بێ ینی تۆزێ لە سروشتیەوە نزیک بێ نەکشتی دەستکرد بێ سا زۆر جار ساڵانی پێش و باس و قوس و جوخەوە ئیتر خەڵکە بۆ خورمای دانا و کاتێک کە نەبوو بوو گرانی بوو ئیتر هەر یەکە و بڵێن بەهینی خۆی بە وەسعی خۆی شتێکی دانا کە میوانەکە ڕازیکە ئیتر هەموو شێر خۆشە مهم وایە تۆ شتێک هەڵگیری کە ئەچیتە ئەو ماڵە یا سەردانیانەکەی تۆزی شیرینەکە تامێکی شیرینەکە بکە یعنی ئەڵێ تا نقڵەکە هەڵنەگری جە بە ژەژن حساب نییە ئەوەی هەیە لە کورداری خۆمانڵێ نقڵەکە هەڵنەگری و گایە نەهاتویتە ماڵمە کە چی تۆ بۆ ماڵە دراوسە حەزەکەی خواردنە شیرینە فرێشەکان خۆی وەکو باسوقانە گەر و شیرینیانە نەبوو بێت نەوتە لە دڵی خۆتە وڵای و شیرینە بە دڵی منەوە ئەو خۆشترە ینی تۆ هەڵیەگری زۆر جار ئەگەر ئەم نەستەلانە ئەگەر نەستەلەی بڵین دروستکراوە بێ لە کاتی گەرماگان هاوریانەوی لە جیفاندا ئەتوێتەوە ئەو شتانە ئەی خۆی لەبەرەوە هەڵی ناگریت بەزیتر ئەمە کەوتۆ سەرەوەی ساڵ لە خوا بەزیابێ یعنی شتەکان زۆر بوون یعنی وەک ساڵان نییە ساڵان لە گرانیەکانەوەتەکان و ڕەنگە ئەفقسەش ئەەکەی تەنیا ڕەنگە نقڵێکی تایبەت هەبوو بێت کە دوکانارەکان بەڵام ئێستا بەوەی ئەوەی شیرینەکان خۆشببختانە شیرینی جۆرا و جۆر هاتوۆتە نێو کوردستان یاخود ئێمە کارگەی تایبەت بە خۆمان هەیە چەند شیرینیە یاخود با بڵێن ئەوەی ئێستا ئەگەر کاگڕای وێنەکان بگوازێتەوە فەرموەرە لەگەڵ منیشە چەند شیرینیەکی خۆماڵی هەیە کە ئەمانە هەمووی لە کارگەی تایبەتی خۆمان دروست ئەکرێت یعنی ئەمانە تاموچێژێکی خۆشیان بە تاکید ئەمانە من پێم خۆشترە لە پێچراوەکان بۆ لەبەرەوە ئێمە شتێکە یعنی بڵین کە داراوێ بیخۆی ئەوە نییە چیتە ماڵەوە بیخێتە سەلاجەکەەوە یاشتی ئەکسەر ئەوێ بیخۆی چکە بەکەڵ گەڵگرتن نایەمە لە جیڤانە بەڕاستی تامێکی تایبەتی شیانەیە هەموو تایبەتی هەیە ئەجا زەرریشی کەمترە ئەمە لە بابەتی شەکر و ئەمانەوە تۆزێ ڕێژەی کەمترە تێ و نەتێ ئەمانە تۆزێ شەکرەکەی کەمترە و ئیسفادەشی زیاترە ئەم بەشە با پرسیاری ئەوت لێ بکەم زۆر مەحتەلە نەکەم نەوەکو سەرقاڵەوە بیت کۆمەڵی خواردنی تر کڕی بۆ بەرە جێشان فەرموبێتە ئێرە لەگەڵ جەژنانەیە پێ دوایە ئێستا لە جێژنا با بڵێن ئێمە منداڵان بۆ دڵخۆشن کە جەژنانە وەربگرێن تۆ لەگەڵ جەژنانە بینە چۆنە لە مناڵی و تاوەکو ئێستا چۆن بۆ هەر هەبووە لە جەژنانە هەبووە زیاتر خزمە نزیکەکان وەکو خاڵ و مام و ئەمانە پور و ئیتر ئامۆژن و ئەمانە جەژنانە بە زۆری لە بینی ئەوانەیە ئەدرێت یعنی بۆ عام نییە جەژنانە بۆ کەسێکی نزیکە کە کەسی خۆت بێ کەسی بڵین نزیکی خۆت بێ ئیتر ئەوە جەژنانە شتێکی خۆشە چکە جەژن یعنی شتێکە موسمێکە یعنی ساڵی دوو جارە جەژنی ڕەمەزان جەژنی قوربان هەموو نەتەوەیەکی جەژنێکی هەیە ئیتر نەتەوەی کوردی ئەم دوو جەژنەی هەیە نەتەوەی مسلمانان ئیتر هەموو وڵاتێکی جەژنی خۆی هەیە ئەوە نییە بەس بڵین لە دینی ئیسلاما جەژن هەبێ یا تایبەت بێ بە وڵاتێک سۆربەی وڵاتانی دنیا جەژنێکیان هەیە موسیمێکیان هەیە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بۆ ئەو کاتی کە تایە گوزەرەکەن کامێکی جوانە بە ئومێدی ئەوەی کە ئەمە با بڵێن ئەم کۆمنتە زۆر جوانە ڕوونکردنەوەیک بین بۆ بینەرانی ئازیزیش کە ئێمە بتوانین لە بۆنەکانە تەنیا بە نامەیەک لە ڕێگەی مۆبایلەکانمانەوە پیرۆزبایەکانمان نەنێرین بەڵکو بتوانین سەردانی تای ئەو ماڵانە بکەین بە خزم و بە دۆست و بە هاوڕێیانەوە کە خۆمان لە نزیکەوە بیان بینین ڕەنگە ئەو بۆنێ زیاتر جوانتر بکەین ڕەنگە زیاتر پیرۆزبایەکان و پەیامەکانمان بگات واستەکەم تۆ زیاتر لەگەڵەوەی سەردانی شوێنەکان بکەین بە تەشی سەردانکردن بینین لە هین جیاوازترە یعنی بڵین لە نامە و یعنی هەر بە سەوتە نامەش بینێری ئیسفادەی نییە بە سوورەش بێر تامینە ئیلا خۆ نەژی دەلای یعنی پرسیارێکی زۆر کورد نرخی شتەکان ئەو خواردنانی کە ئێستا بەرە جەژنانە پێ دوایە نرخەکان بە جیاواز لە پێشمانگی ڕەمەزان یاخود لە ڕەمەزانە چۆن ئەبینی هیچ گونجاوە نەکردووە زۆر سعرەکانیان مناسبە هیچ فەرقێکی نییە چکەیتر ئەمە شتەکە وەسائلەکە زۆرە شتێک نییە بڵێ نامێنێ لە بازاڕە ئێستا دنیای هێزاونە پێشکەوتو یعنی شت بەردەوامیت یعنی شت نابڕێت لە یعنی بڵین پتێ بڵێ ئەم شتە نەماوە و گرانیەکەن شتی وانە لە
قەزەی کەسابەتی ئێستاە چکە بۆ لەبەرەوەی شتەکان زۆر بووە لەخوا بە زیاوێ یعنی بازرگانی ئاسانکاری بۆ کراوەکە شت لە هەموو وڵاتێکە و بێتە ناوە هیچ کێشەیەکی نییە بەس کوالێتی باش بێ ئەو ئەشیانی کێتە ناو وڵاتەکە مادوم کردی دەسەکانە خۆر بێت فەرموو سەقاڵی کڕینی خواردنەکان بە بەڵ خۆشەویستان ئەم هاوڵاتیەش ئەمڕۆ هات بۆ کڕینی خواردنەکان و چەند پێداویستێکی تر ئێستا خاوەنی کێک لەم دوکانەوە دەگرم کاک نەژادگانە گەر دەرفەتە بێزانم زۆر سەقاڵیشی بێتە لای من ئەسە کاک نەژاد وەکو خاوەنی ئەم دوکانە سپاس دەکەم سڵاو مادوونەبی زۆر زۆر سەرقاڵ بووی هاتنی هاوڵاتیان بۆ نێو دوکانەکانی شیرینە جۆرا جۆرەکان و هەم ئەو بابەتە وشکانشی کە یاخود ئەو خواردنانی کە لە جژنا ئێمە بۆ میواندارەکان یاخود بۆ پێشوازی لەم بۆ نەتایبەتە ئەیکەین چۆن ئەیبینی وڵای هەروەکو ساڵانی پێشوو بەس بەڵام ئیمساڵ بەبوونیوی کە حکوومەتی خۆمان ڕایگەانەوە کریتینیە تۆزێ لە ساڵان کەمترێکە هەرچەنە ئێمە کللتوری خۆمان وایە هەموو ساڵێ چەرەس و نوقڵ و لوقم و شیرینی و بابەتەکانی خۆمان بکڕین بۆ ماڵ و مناڵی خۆمان هەر من و هەم خەڵکی دیکەش باس لەوە بکەین ئێوە لە نێو دوکانەکەتانە هاوکارم وێنەکان بگوازێتەوە شیرینی جۆرا و جۆرتان داناوە لە بابەتی میوە و شکراوەکان ئەم شیرینیانەی کە ئێستا لێرە بەردەستە هەمووی بەڕەنگێکی زۆر زۆرجان ئێوە با بڵین ساڵانە بەپی تەڵەبی یاخود بەپی خواستی کڕیارە بەڕێزەکان شیرینیەکان ئێنن یاخود ئێوە ئەو ساڵی کە بۆ نمونە نقڵێکە تازە بێت لەو ساڵەیە ئێوە ئەیهێنن بۆ نێو دوکانەکان و ئەیفرۆشنیان چۆن چۆنیە بێگومان هەموو نەکە ساڵک چونکە ساڵێک زۆرە بەس هەموو دوو مانگجارێک مۆدیلی تازیێتە ناو شارەکانەوە ئێمە ئەگەر میوەکان هەموو مانگێک وەجبەیەکی زۆر میوە ئەێنی بابەتی چکلێت هەمووی تازە مۆدیل یعنی هەموو پێویستە هەموو هەفتەیەک یعنی شتی تازەتر بێت ڕۆژ بە ڕۆژتی تازەترێتە ناو شارەکانەوە ئێستا لە پشتوانەوە چەند شیرینیەکی سروشتی لێیە ئێوە چۆن با بڵێن کاتێک منێکی کڕیاریەمە نێو دوکانەکە چۆن وام لەیەکی زیاتر حەزم چێتە سەر کڕینی ئەو شیرینیە یاخود جۆرە شیرینیەک لەگەڵ شیرینێکی ترا تێکەڵکە لە جۆری چەرەسەکانیش پێم خۆشە ئاماژەی پێ بەسەرچەوە ئەم بابەتانەمان هەیە ئەمانە بابەتی خۆمانن یعنی ناوخۆیە لە معمەلەکانی خۆمان دروستمان دەکرێت هەیە بێشەکر هەیە شەکردار هەیە بە ئاردە و هەم بێشەکرە ئەتە خەڵک لەگەڵ چارەسەکەی هە لەسەر مێزەکەی ڕازاردنەوە دایانێت شتێکی زۆر جوان دەرەچێت و ماقۆڵیشە قسەکەین ئەمەش میوە و شکراوەکانە ئەمانە چۆن ئێوە لۆکمن ئەمە مەستەکیە زۆ زۆر خۆشار بە تامی بنیشتی کوردی دروست کراوە ئەمە بابەتی جەلاتین و لۆقمی ئەدەواتە خەڵک زۆر حەزی لەو بابەتانەیە و بازاریشی زۆر زۆر سەریعە ئەمەش با تۆزێک تێپەڕی لەبەرەوەی کاتەکەمان کەماوە میوە و شکراوەکانمانێت کۆمەڵێک ئەمە میوە شکراوەکەمان هەیە ئەمانە بێشەکرن بەس ئەمانی سەرەوە هەیە شەکردارە ئەتر هەردوونەوەکەمان هەیە چونکە خەڵک هەیە حەزی لە شەکردارەکەی هەیە حەزی لە بێشەکرەکەیە ئەمەش میوە و شکراوەیە دەم بە تێکەڵی دانراوە ئەمەش بابەتی هەنجیری خۆمانەی خۆمانی تایە تورکی تایە وڵاتانی دەرەوەی تایە ئەمەش ئەم ساڵ چن قوڵێک زیاتر خواستی لەسرە وەڵی بەبوونیەوەی تۆزی دنیا گەرمە خواستیەوەی لەسەر بێ خەڵک زۆری حەز لە چکلێت نییە یعنی قاوە نیە بابەتی قاوە نیە حەزی لە لوقم و گەزۆ و ئەم بابەتانەیە بۆ ئێمە شەرچەنە لای ئێمە هەموو نوعێکی لێە لە عادی و لێتی تا مارکەش کامیان باشە کوالێتەکانیان ئەگەڕێ بەڵام بە ئومێدی ئەوەی کە ئێوەشکو خاوەندەکان لە ڕۆتەن دروستیەکەەوە بۆ ئێسان پرسیارشت لێ یەکەم چۆن با بڵێن پارێزگاریەکەن لە تای ئەو شیرینانی کە لە نێو دوکانەکانی نێو بازارە هەیە با بڵێن هەموو ساڵێک لیژنەکانی قایمقامێت بڕیارێک دەرەکەن بۆ ئەوەی کە ئەو شیرینیانەی کە سریان بەتاڵە یاخود لە دەرەوە لەسەر عەربانەدا ئەندێت ڕەنگە تەپوتۆزێکی زۆری بەرکەوێت یاخود دووکەڵی ئۆتۆمبیلەکان یاخود با بڵێن مێش و مەگەزێکی زۆر ئەمێنێتەوە لەسەری ئێوە چۆن پارێزگاریەکەن لە تای شیرینیەکان بۆی کڕیارێکی بەڕێز شیرینێکی کواڵیتی باشی دەستکرد خۆی عادەتەن دوکانی وشکەی وەکو چەرەسات ئەبی بە هیچ شێوەیەک نەمێنێتەوە یعنی لە هەفتەکەیە پێویستە 3 جار 4 جار بەدل کرێشتەکان
یعنی بفرۆشێت و تەواو بێت و دەستخۆشی لە قایمقامی سلێمانی شەکەم لەبەرەوەی دائیمە بەسەرمانەوە یعنی ئەگەر بڵێم لە هەفتەیەکە 3 کەڕە 4 کەڕە دیە سەردارمانەکات و بە دیار شتەکانمانەوەیە باشە ئێوە کە ئاوا بابینین لە شەرساتەکانیشەوە ئاوە سەربەتاڵە ئەمە پێدوا بڕنکردنەوەیەکە دیە ناتوانن ئێوە با بڵین داپۆشراو بێت کە کڕیارەکە هات نیشانی بن بۆی هیچ تەپوتۆزێکی بەڕۆی عادەتی کوردی خۆمان وایە هەتا بەتاڵ نەبێت نازانێت چی هەتا تامی نەکات نازانێت چیە ئێمە دوو سپلی دیشەکات و دائیمەنیش یعنی لە ژوورەوەیە شتی لە دەرەوەمان نییە بۆیە کوردی خۆمان عادەتی وایە بەتاڵ نەبێت لێ نەخوا تامی نەکات نایخوا حەزەکەی من لایلۆنی لێم باوەڕ کە کەس دی ناپرسێتەوە ئومێدی ئەوەی ساکردەوەیکی باش لەسەر ئەم شیرینانە هەبێت بۆی تێک نەچن و ئەمەش وەکو ڕوونکردنەوەی تۆ ئاماژەت پێکرد ئەمە چەند چەرەساتێکە کە ئەمە تازەیە چەرەساتی شاهانەی پێڵێن ئێوە تێکەڵی ئەکەن لەگەڵ چەرەساتەکانی ترە و ڕێوشێنی تایبەت دێن بە کڕیارە بەڕێزەکان دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ تۆ مەمنون دەستخۆش بەڵە خۆشەویستان وەکو ئەم خاوەن دوکانە ئاماژەی بۆ کرد کە با بڵێن ئامادەکاریکی زۆر باشیان کردووە بۆ پێشوازیکردنی ئەو کڕیارە بەڕێزانی کە یەنێ نێو دوکانەکان بۆ کڕینی ئەو خواردەبەنیانی کە لە جژنە بۆ نمونە نوشیەکەن و هەم بۆ میوانداریەکانیشان کاتێک میوانێکێتە نێو ماڵەکان بە گروتینێکی زۆر باش خو بە پێشوازێکی زۆر جوان پێشوازی لە میوانەکان ئەکەن بەڵێ ئازیزان سەحەر ئەژینە مەتای ئەو زانیارانە بوو کە من ئەمڕۆ لە نێو دوکانێکی شیرینی جا شیرینەکانیشی هەمووی زۆر خۆش بوو تامم نەکردو بە ڕۆژەوەم بەڵام هەمووی زۆر سەرنجڕاکێشە بە ئومێدی ئەوی جەژنێکی زۆر با بڵێن باش بەڕێ بکەین ببێتە مای خێر خۆشی بۆ هەموو لایەک